من سارا نامو فۆتۆگرافەر لە شاری سلێمانی لە ڕاستیە هەموو کەسێک کە لەدایک کەوێ بەهرەیەکی تایە خۆشحاڵی بە خۆشحاڵی و من هەست بۆ بەهرەی خۆم کرد لە هونەری فۆتۆگرافەریە و لە 2005ەوە هەوڵم ماوە بۆ بە ئەکادیمی بوون لەم بوارەیە وەکو کەسێکی سەربەخۆ. من سەرەتا زمونم لەگەڵ ستایلی سروشتە دەستم پێ کرد وردە وردە پەرم پێ دەوراتم بینی تاکو بووم بە کەسێکی ئەکادمی لە فۆتۆیە لە ئێستاە کاری دۆکیومنتاریەکەم لە بواری بە ئەرشیڤکردنی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی پێشانگای تایبەتی خۆم هەبووە و بەشداریم لە 25 بۆ 30 پێشانگای بە کۆمەڵ کردووە و هەروەها پێشانگای نێودەوڵەتی لە دەرەوەی هەرێمیش. فۆتۆ لای من زمانێکی جیهانی ئەگەیەنێ کە پێویستی بە تەرجومە و بۆ سەر هیچ زمانێک نییە. بەڕاستی هونەری فۆتۆگرافی لێرە هونەرێکی پڕ هیلاکیە پڕماندووبوونە. بەڕاستی ئەگەر کەسێک وەکو بیکا بە داهات بۆ خۆی تەسەوڕەکەم ئەو داهاتە نەبێ پێی ئەو ماندووبوونەی خۆی کە دەستی بکەوێت. بەڵام من لە ئێستا من خۆم کەسێکی سەربەخۆم ئەمە وەکو هونەرێک و خۆشەویستیەکەم بۆ فۆتۆیەکەم نەک وەکو داهاتێک. وەکو فرۆشتن لە وڵاتی ئێمەیە نەک فۆتۆگرافەری بەڵکو هیچ بوارێکی کە تەسەوڕ ناکەم احتیمامێکی ئەو تۆی هەبێ. بەڵام ئەوەی کە من دڵم پێی خۆشە بتوانیوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە کارەکانم بناسێنم کارەکانم ئەو ماندووبوونانەی کە خۆم ڕۆژانە کردومە توانیوە لە ڕێی سۆشیال میدیاوە بیگەێنمە چای بینەرەکانم کە من ئەو کارانەم کردووە.